باش دکتۆر پێم خۆشە چیرۆکێکم بۆ باس بکەی لەسەر ئەو بابەتانە وەکو چیانی چیرۆکی لەسەر منداڵی هەرزەکار و ئەگەر ڕووداوێک ڕوویداوێت وەڵام من یەکێ لە کەیسەکان کە هاتە لام باوکێک بوو مناڵەکەی هێنا تابەن هەرزەکارەکەی تەلەبەی چواری ئامادەیی بوو سەری تاشی بوو ینی لییا بوو هات وتی کاکتۆر بە حەکەم لە نێوانمانە بزانە ئەم کوڕەم لە چی کەمە لە یەک دوو مناسەبەتیشە باسم کردووە وتم کێشەکە چییە؟ وتی کاک دکتۆر ئەوە خۆی لە جیاتی سیارێ سێ سیارم بۆ کڕیوە ینی باوکی دەوڵەمەند بوو سیارێکی مەسەکە هێشتا 18 ساڵی و حەڤژ نییە ینی بەڵێ ئیجازەی نییە دیارە دەسەڵاتی هەبووە لە مروروشە لەگەل جیرابێ بەری یاوە کە شتێکی باش نییە هەڵەتە بۆ ئیجازەی هەبێت کە ئیجازە و نەبوو تۆ سیارەی لێ بخڕی لەوانەیە ئەگەر خەتای ئەویش بێت تۆ بەرپرسی بار حاوتی سێ سیاری هەیە لە هەمان کاتا خۆمە کوڕە کچ نییە لە جیاتی کیلوی لەوانی دو سێ کیلو ئاڵتونی هەبێ وایە یاوانی کوڕموتی وایە وتی بەس بۆم داناوە ینی مەزمون بێ مستەقبل شتێکی پێ بکات چی پێکە لە فڵان سیتی و لە فڵان سیتی شوقەم بۆ کڕێ دوو شوقەیەکەی تەلەڤیزیۆن ژنی لێناوە ینی باسی ئەوەیە کرد کە چی وە نەکردەوە وتی بەڵام چی کردووە ئاوە لە بەرامبەرمان بینایە دروست دەکرێت وەستاوکرێکانی ئێستا وەکو جاران نییە مەسەن بە جلی ئیشە بڕۆن و بە جلی ئیشە بڕۆنەوە یەن جلی پاکەکەیان لەوێدا ئەکەن و هەڵێواستن جلی ئیشەکە لە بەرەکەن دوای کەن عەلاگێکە جلی ئیشەکەی بنەوە کە جلی پاکەی دەکردوان قەیگیش بوون و لەناو گیرفانی بزانە 40-50 دیناری هەبێ بۆ خواردن و تەکسی 10,000 هەبێ چوو بۆم 10,000 لە گیرفانیم کرێکارەیە وەستایە دەرهێ نابوو پێیان زانی بوو تاقی و تاقیکاری گرتبیان و بەکە شۆتۆ باوکی بانک و نازانم چی وتی معقولە ئەم هەمووی هەیە چوە دەستی کردو بە گیرفانی کەسێکە 10,000 وتی باوکم ڕاستەکە بەڵام بۆ کردم بۆ ئەوەی تۆ پەس بە باوکایەتی بکەیت زلەیەکی لێ وتم بۆ لێ وتی بە باوکم قسەکانی تەواو کە وتم کاکەوە گەنجە ئەوە لە تەمەنە جسمی بەقەی تۆیە ماشەڵڵا ئەو بەشکم پەلامارە باتەوە غەڵەتە بووە وتی ها پێم ماڵە باوکایەتی بۆ باوکایەتیم نەکردو وتی باوکە تەواو قسەکان وتی تەواو وتی کاک تۆ ڕاستەکە هەمووی ئەوەی باوکم ڕاستەکە بەڵام ئەمە باوک نییە خەری و پەلاماری یاوتم باپەعین بێڵە بە قسەکانی کە تۆ قسەی خۆی تەواو کرد تو آخر ئاوای چۆن جۆ لە ئێمە گڕێکە وتی کاکتۆر من لە مەکتەب زۆر زیرەکەم چەند جار دەبرەی بەرزم هێناوە وتیانە بێت باوکە بانکە بۆی کارتەکە و بینەوانێ و هەدیەکی شەڕێز لێنانە بنێ وتی باوکم لە دوبەی بوو وتی ئەم باوکەم مانگی 30 ڕۆژە 27 ڕۆژی لە تورکیا و لە دوبەی و لە سین و نازام چی 3 ڕۆژی ناکەوێتە ماڵ 3 ڕۆژەکەش کە لە ماڵە دانانیشێ لەگەڵ ئێمە وتی باوکەم من و خوشکەکەم ڕۆژی پێمان نەوتی ڕۆژی چەندی دەسەکەوێ وتێ بۆ نمونە 50 وەرەقە هەر ئەو پارەی خۆت لە دەقیلەکەیشی 25مان دەرنەهێنا وتمان دامە 50 وەرەقەکەم مەڕۆ دەرەوە لە لامان بە وتن نا وتی من هەز ناکەم هەتی و من باوکم لە وەرزشە لە یەکەمەکانم ئەڵێن باوکتان بێنن کۆبوونەوەی دایکان و باوکان باوکتان بێن من ئەچم کرێکاری شتێ پاڕێم و لێ پارەیمە بەس بێنی بڵ باوکتم وتی بنەبەکەی باوکە تی بۆی وام کردە بۆی سەرە شۆڕکەم لێ یای وزلەیتر والحاصل دوایی لەگەڵ دانیشتم وتم قوربانجان تۆ وەزانی باوکایەتی بە دابینکردنی زێڕ و ئاڵتون و سیارەیە ئەم لە عاتیفە لە سۆز و خۆشەویستی بێ بەسە چۆن پێویستی بە هەوای ئەوە پێویستی بە خۆشەویستی و سۆزێ تۆ دانانیشی لە ماڵەکەیە تۆ وەزانی ئەمە عەبدی تۆیە بە پارە گرتوتە بۆیە باوکایەتی ڕۆڵی باوکایەتی نەبینیوە بۆیە ئەم کوڕە خۆی تووشی بەڵایە کردو کێشەیە کردو خۆ مەقسەدی 10,000ەکە نەبووە بۆی باوکی ڕاکێشە بۆ وەکە شۆتە و سین و مراجعەیەکی خۆی بکاتەوە ئەها جاری وارەکە تۆ دەرگا و لێ بگیری لە پەنجەرەوە چیتە ژوورەوە بڕواو هەبێ یەکی تر لەوانە کچێک بوو لە کۆلێجێکی زۆر بەرز بوو خۆی تووشی بەڵایە کردوتم ڕۆڵە گیان تۆ کچێکی جوان ڕێک و پێ کۆلێجێکی بەرز بۆ خۆ تووشەوە بەڵایە کردووە وتی بۆی سەری باوکم شۆڕکەم وتم بۆ ئەم باوکە چۆن شتی واکەی وتی لەبەرەوەی خیانەت لە دایکمەکە مەزرعەی هەیە دوو لە ڕووی تۆ بینەران ئافرەت و منافرەتە با کێشە دایکم تووشی جەڵتە بووە ئێستا لە جیا کەوتووە ئێمە خزمەتێکەکەین و هەر هاوارێکی بەس زمان و دوعا لە باوکمەکە وتی بۆ ئەی لە ئێمە کردوێمی سەرگەردانکە خێزانەکەی لێت تێگا من چی لە پارە بکەم ینی مەبەستم لێ نایەت چییە بۆ ئەم دوو بەسەرهاتە بۆ دایک و باوک بزەبێت ئەبێ ڕۆڵی دایک و باوکایەتی ببینێت بناڵ پێویستی بەوە نییە تۆ لە دەرەوە بی تویتر هەرچی بێ بیەیتە تاو بەڕاستیەک و باست کرد جا دکتۆر ئێستاش ئەگەر تەمەشا بکەین بەڕاستی جیا لە دایکەکان باوکەکانیش زۆر کەم تەرخەمن ئەگەر تەمەشا بکەین سبەین هەتا ئێواری لە ئیش و شەوێش ئێواریش هەتا شەوێ درانگ لە دەرێ لە چاخانکەیان تۆ خەلکی مۆبایلەکەیەتی لە خۆی ئەوەی کێشەکەی ئێمەیە ئێستا بۆ زۆر ئایلە هەیە لە سۆشیال میدیا و تەکنۆلۆجیا و مۆبایل مناڵەکانمانی سەرگەردان کردووە لەبەرەوەی پەیوەندی کۆمەڵایەتەکانی جاران نەماوە
باوکە لە ماڵ نەبێ خاتون جان یعنی هەندێک جاری کە لەگەڵ باوکەکە قساکەی هۆکاری خۆی هەیە ئەڵێ کاک تۆ جان مەستەفمان زۆرە مەعاشەکە ئاوا وەزعەکەی ئاوایە بەش ناکە ناچارم ئیشێکی تری لەگەڵا بکەم ئیشەکەشی لەگەڵاکەم سعات دوێم و لە دایرە نانێگە خۆم بە پەلارڕم سعات 8 شەویەم و هیلاکم ماندومی جارە سەی دەخبارێکە یعنی کات نەماوە بۆ پەروەردەکردنی مناڵەکان ئەوەندەی ئەم مناڵە ئەم مۆبایلی لە باوەشاوە بەدەستێوێتی ڕوبعی شێوە باوکی مناڵە لە باوەش ناکە ئەوەڵێ ئەو باوکە مۆبایلەکەی بەدەستەوەی خەریکەتی ڕوبعی شێوە قسە بۆ مناڵەکانی ناکە کەواتە ئێستا تەکنەلۆجیا و سۆشیال میدیا بەو خۆش دەزانی بۆ بەرفراوانیە ئەمە لە سەرنجڕاکێشە مناڵەکان خەریکێتی ئاگەی لە خوێندنەکەشی نەماوە باوکیشی نییە داینی قسەی بۆ کات و نەسیحەت کە ئامۆژگاری کا جەدوەلێکی بۆ دابنێ بڵێ کاکە بە پێی ئەم خشتەیە بەکاری بێنێ خراپە چکە هەر مناڵە هەر گەورەی و جارەیە مێڵێن ڕێکخراوی تەندروستی جیهانی WHO ساڵی 2018 وتی هەر کەسێ لە 4 ساعات زیاتر مناڵ یا گەورە بێ تەمەن لە هەرزەکار بەدواوە مناڵ نابێ بیکە 2 ساڵ و 3 ساڵ و 4 ساڵ کە سایپاتی بۆ دانین زۆر خراپە ئەوە لە ماوەی 4 ساعات زیاتر بێ وەکو وا مدمون ببێ لەسەر مخدرات وەکو وا تووشی نەخۆشێکی دەرونی بوو بێ کە دوێتی بێ لە نەخۆشیەکان ئەی ئەمە هەمووی کێشەیە ئەی ئەمە و فەراغی بۆ جارانەوە نەبوو